بەناوی خودای گەورە و بەخشندە و دلۆڤان و میهرەبان، پاشان درود و سڵاو لەسەر جانی پاچی سەروەرمان و ڕەزا و ڕەحمەتیش بۆ هەموو هاوڵان و مسلمانان. بینەرانی خۆشەویست، ئەوڕۆ لە حەڵقەی ڕۆماندا پشتیوانی خوای پەروەردگار لەگەڵ برای بەڕێزم کاک دکتۆر عومەر ئینشاءالله باسێکی تێر و تەسەلی چایە و قاوەتان لە بۆ دەکەین. وەلەو چایە و قاوە ئێستا بە تایبەتی چایە بوویتە دووەم خواردن لە دوای ئاو. ئەوەندە زۆر خەڵک بەکاری دێنی و زۆر دەخواتەوە. بە وەختێکی زۆری دەوێت بێت بە تەفسیل باسی هەمووی بکەین، بەڵام بە شێوەیەکی کورت و بە شێوەیەکی تەندروستی لۆی بەڕێز باس دەکەین بە هیوای ئەوەی کەەوە سوودی لێوەربگرن. پاشان باسێکی کورتی قاوەش دەکەین و ئەوەشمان لەبێر نەچێ هەردووچیان ئەگەر زۆری بخۆینەوە لە ڕاددەی کە لەشمان تەحمل ناکە زیانی زۆریان هەیە، زیانی کەمیژنا زۆر خۆشتان باز دەکەم و بێ ئاگاتان لە خۆبی بە کەیفی خۆتان چایە و قاوەی نەخۆنەوە. کاکتۆر لەگەشتە کتێ پێشەکەی بێمەسە طبیەکەی. بەڵێ بەناوی خۆی گەورە و بەخشندەی میهرەبان، درود و سەلاو سەرجانی پاشی پێغەمبەر کەوێ، سەڵاو و ئاشتی خوا لەسەر هەموو لایەکتان بێ بینەرانی ئازیز. بەڕاستی هەروەکو بەڕێستان ئاماژەی پێکرد چا لە کوردەواری خۆمان ئەوەی ئەمن بینیومە و ئەوەی لێی بزانم نانی خوارد دەبێ یەکسەر چایەکەی بۆ بینی. دەرێ با بەڕاوەستە تۆزێک فێر بووە ئارامیان نییە، دەیانەوێ بە گەرمیش چای بخۆنەوە. دەزانم لە ڕووی پزیشکۆ بەڕێستە دوای باسی دەکەی تۆ کە چایەکەت لە دوای خواردنەوە یەکسەر خواردەوە، دەزانم ئەو خواردنەوەکەەوە ئاسنیان تێدایە لەوانەیە سوودەکەی نەمینێ یان لەوانەیە بۆ ڤیتامیناتیش زگەلەوە بە گەرمیش ڕەنگە ئازاری ڕخۆڵۆک و ئەندامەکان بدا، بەڵام کەسانێک هەیە ئارامیان نیە. لەگەر ئەوەش بە پێچەوانە و کاکتۆر هەندێک خەرچی ترەیە بە ساردێخوا، یعنی هەندێ گوت هەیە خزممان دایان ناسم هەتا سانە بێتەوە وەکو دەرێن ئاغایانی، یعنی زۆر زۆر هەتا چای دەخواتەوە کاتێکی زۆری دەوێت کەچی خەلکانی تر تەمەشا دەکەی هەیە دەرێشتا هەمتێکی دەدایە چاکەش تاو کرد. بۆیە چا تەنها لە پاش نانیش ناخوری، لە زۆر کاتەکانی ترە لەوانەیە لە کاتێککە میوانێک دێ لە کاتێکی ترە کە بێتاقەت دەبی بۆ وریاکەرەوە زۆر زیاد دەتوانی بۆ ئەوانەیە کە قوتابی دەخوێنن یان ئەوانەی دەتوانم بڵێم کەوا خەویان دێ زۆر زارەیە بۆ ئەو کاتانە بەکاتێن، هەروە بۆ ڕازانەوە و پێشکەشکردن لەگەر کێک و لەگەر شتەکانی ترە. بۆیە هەروکو ئاماژەت پێکرد ڕاستە لەو لە خواردنەوە دوای ئاو دێ، ینی ئاو چەند دەخورێتەوە پاشوی دەتوانین بە پلەی دووەم دێ ئینجا مادە گازیەکان و ئەمانێ ئەگەرنا چاپ و بە تایبەتیش لە هەندێک نەتەوە بۆ هەندە نەتەوەش کاکتۆر زۆر جیاوازیانی بۆ نمونە ئێستا لە ناوچەی خۆشناوەتی زۆر ئارزوو چای دەکەن و چایەکەشان دەبی ڕەش بێ. بە پێچەوانەی ئێران ڕۆژهەڵات کوردستانی ڕۆژهەڵات چایەکەیان دەرێت چای زەرد هەرەوە تا بەڵام نایکوژێنەوە ئەمان سەماوەردا نین دەکەن کە ساماوەریان دانە کاک دوتۆر لە بەیانیەوە تا ڕۆژ هەتا ئێوارە شەو بەردەوام کەواتە ئەو لایوان چای خوانەوە کە شتێکی سەرەکیە. بۆیە ئێستا ڕێگا بۆ بەڕێست بەزی دێڵم کە خۆت لە ڕووی پزیشکێکە و چۆن سەردانی و جۆرەکانی سوودەکانی باز بکەیت. طبعاً چایە شوێنی سەرەکی لە سین بوو، هندستانە، سیلانە لەگەر یابان. نزیکەی 3000 ساڵە چایە لە سین بەکاردێتن. ئێستا حالیان لە سین لەو ساڵانە 4 ملیۆن دۆنم دەکرێتە چایە لە بۆ زۆبەی وڵاتانی جیهان دەنێری. طبعاً چایەش نەوعی زۆرە، چایە نەوعی زۆرە، چای ڕەشمان هەیە کە لە پێشماندان درایە، چای کەسکمان هەیە کە لە ڕەشەکەی باشترە، چای سپیمان هەیە کە لە کنخۆمان هەر نییە نییە، چای سپی زۆر زۆر گرانە، چای سپی پێ دەڵێن. هەمووشیان یەک ڕۆکن، ڕۆکە پێدرێن کامیلیە. ئەو ڕۆکە چای ترش کاک دوتۆر ئاماژ بێن هەیە حامڵ ئەو زۆرێکە لە چای ئەو زۆر سوودی ئێستا من 7 تا 9 چای باز دەکەین بە خێرایی چۆن دەچەند چایانین ئەو چایانە هەندە مادەیت کە توبی تێکەڵاو کراوە مادەی گژوجە شێوەی چای دەدرێتە ئەوش ناوی خۆی هەیە. چای سینیمان هەیە ناوی ئۆلنجە، ئۆلنج ئەوش نەوعی زۆر زۆر باشە. چای جینکۆمان هەیە، چای بەبۆنمان هەیە ئەوە بخۆی چایانە مادەیت کە دەکەی بۆندار، چای عشابمان هەیە، چای ئۆرگانیمان هەیە، هیچ کالێکی کیمیاویان لەسەر نەکردیە. چایە چۆن ڕۆژ دەبێت؟ تەبەن گەڵایەکەی سەوزە چۆن ڕەشی دەکەن؟ یەکەم زادەی ترشێنن تەخمیری دەکەن پێدەن خۆمرە تەخمیری دەکەن، پاشان
لە ناو هەندە مادەی کیمیایی بە تایبەتی ئۆکسزین و ئەوانە گەرمی دەکەن پاشان وشتی دەکەنەوە دەبتە چای ڕەش لە پاش وشبوونەوەکە ڕەش دەبێت ڕەش ئەدی چای کەسێک چۆنە عکسی بیە پێچەوانەکە بەڵێ ئەو یەکەم زار وشتێکەنەوە بەڵێ دوایێ گەرمی دەکەن دوایە تەخمیر دەکەن دەبتە کەسک یعنی ڕێک پێچەوانەی عکس چای ڕەشە چای سپی ئەی کووە باشە سوودەکەی بۆ لە کەسکەکە زیاترە لەبەر ئەوەی کەسکە زۆر گرانتری شە سوودەکەشی زیاترە سوودەکەش زیاترە بەڵێ لەبەرەوەی عملیەکەی مەسەفی زیاتر دەوێتن بەڵێ سوودەکەشی زیاترە بۆ یەتەوان گرانترە چای سپی نەفسی گەڵایە بەڵام گەڵایەکە پێشەوە پێ بگاتن گەڵایە هەندێک تەواو نەگەیە تەواو نەگەیە چەند ڕۆژێکی مایە هەندێک گەڵای ناسکەیە ئەتو خاصەکەتە مەشا دەکەی دەرەی پەرکەی دڕ و ناشرنا ئی زۆرەی ناسک و جوانە جوانە ئەویش بە هەمان شێوە ئەو پەرکانی ژوورەوە کە هێشتا نەگەیشتن عمری مایە لێ دەکەنەوە دەبتە چای سپی کە هەر زۆر گرانە تقریبا احتمالی چوری بگاتە 30 وەرەقەی ئەوە بۆ کەم بەکاردێن بەڵێ مەگەر دەوڵەمەندەکان ئەگەر خۆمان کەمە ڕاستە لای خۆمەکان نایە ئەو چایە سپیە لە مابینی ئەوەیە لە مابینی ڕەش و کەسکەکەیە بەڵام سوودەکانی طبی زۆرە چایمان هەیە کە گوتمان پێ دەرێن چای بۆندار ئەو تانی مەتەن بە خۆت بۆنەکەی دۆدوستکە بەڵێ بۆنەکە لە بۆ دروست دەکەی چایمان هەیە پێدەن چای گژوجیا ئەو تانی بە خۆ دروستیکەی مەتەن چای کاتۆ چایەت بە ئەبوو هێلەکەی دەخەنە ناوێ بەڵێ هێلەکەی دەخەن ناوێ زۆر بەتام دەبێت ئێستا مەتەنکە چای بتێ بۆنی باشبی یاسەمین تێ دەکەی یاسەمین پرتقال و پرکە پرتقال تێ دەکەی بۆ ئەوەی لەگەر ئەوەش تێ دەکەی مێخێک پێ دەرێن قەرەنفول قورفە بەڵێ قورفە بە کوردی مێخەکەەوە نیە بێخەچ پێدەن بڵێ ئەوەی دەکەن ئەوەی دەکەن بۆ ملوانکە شتان ملوانکە و ئەوە بۆنی زۆر خۆشە طبعاً سوودەکەشی حەسەب مادەکانی ناوی پرتقال تێ دەکەی سوودی پرتقالە قەرەنفولە سوودەکەی وێ یاسەمینە سوودەکەی وێ ئەوە هەمانە لە ئەفریقیای پێ دەرێن چای سۆر ئەویش کافانی کە تێدا نیە ئەویش لە مادەی خاص دروست دەکەن کە پێی دەرێن مەریمیە مەریمی ئەوش جیایکی طبیە ئەویش کافانی تێدا نیە بەڵام ڤیتامینی باش تێدا هەیە دەبەن چایەکەشی ڕەنجی سۆرە ئەو گوڵە بەخۆی گەڵایەکەی مەلەو سۆرە کەواتە چایە بە ئارەزوی خۆ دەتوانانی بە خۆشت دروستی بکەی ئەو مادەنی حەز دێت خۆ توانین تێ بکەی شەرنی چای هەر تێدا بیتن ڕاست خۆت دەتوانی بەڵێ کەم و زۆری وامانە و هەتا ڕەنگەکەش کار دەتوێت ینی بۆ لە کوردەواری هەیە درێت چای یەک ڕەنگ یەک ڕەنگ بەس چایەکەیە هەیە دوو ڕەنگ ئاوەکەی ئەو دەکات هەیە زەردە ئاوی زۆر دەکات ڕەنجی کەم هەشە بۆ گاڵتە هین بە پێچەوانەوە ئاوەکەی تێدەکا ئینجا چایەکەی دەخاتە سەر چای دەرێ سۆر و سپی چای سەفەریشمانە دەبینی ئاوەکە گەرم دەکا و ئەویشەکەی دەوێتە ناوێ یعنی بە خۆت دەتانی ئەوە بۆ خێرایی و بۆ ئاسانیە دەتانی تەحکوم پێ بکەیت طبعا چایە مادەی کافاینەکەی مهمە چای ڕەش کافاینی زۆرە 40 میلیغرامە هەر کوپەچی سوودیشی زیاترە ناوڵە کافاین زۆر باش نییە کاکتر باش نییە ئەدیکو مزافاتی دوای باسەکە نیشان باش چای 25 میلیغرام کافاین تێدایە چای سپی دەی تێدایە لێ لە هەوان گرانترە چایکی سینیمان هەیە لە مابین ڕەش و سەوزیە پێدرن ئۆلنج ئەوە ڕێژەی کافاینەکەی تقریبان 15 ینی وەسەتە لە مابینیان چایەکانی کە بەخۆشمان دروست دەکەین هەندێکیان کافاین هەرتێدانێت چکوت پرتقال تێکە و یاسەمی تێکە و قەرەنفڵوانە کافاین تێدان نیە لە دەستە خۆت بکەیف خۆتە ئەوە کۆمەڵ ڤیتامین دەگرێت هەموو چایەکان هەندە سوودیان وە چیەکە بەڵام گوتمان چای سپی لە هەمان باشترە لەبەرچە باشترە لە بۆ مادەی ئەنتی ئۆکسیدەتی زۆر تێدا ینی دژی سەرەتان و بەرگری زیاتر تێدا هەیە پیستە ڕێک پێکتر دەکا و درەنگتر لۆز دەبی و درەنگتر پیرەوانە پیریش بڵێ نووسە لە بۆ شەی خوخەی باشە ینی هەتا پیر نەبی و درەنگ بکەوێ ناوتەمەن کۆلیسترۆلی زۆر باشدا دەبەزێنی سوکەری ئەبەدەن زیاد ناکاتن چای سپی لە بۆ سەوری توانەوەش باش لێمە زۆر زادەرێن چای سەوز بخۆن لە چای ڕەش باشتر لە بۆ قەڵەوان خۆی ئاماگاری دەکەن بەڵێ دەرێت تا پێ چای سەوز بوو چایشکەمان هەیە دەتوانین لە خۆت پەرکە گوڵی تێ بکەیت بەهاراتی تێ بکەیت توی تێ بکەیت توی وشک لەگەڵ هەندە پەرچی ئەو خواردنانێک بخۆت حەزت لێ مەتەنە جەرجیرە حەزێتان تێ بکەیت ئەوش دەبتە چایەکی خۆش هەیە کات زۆر نعناعی تێ دەکاتە ئەوە زۆر ئەگەر بێت و گوڵ و بەهارات و توی تێدابی لەگەڵ پەرچی دار وشتانە مهدیەکی باشە لە بۆ عساب و سەوریش باش دەتاوێنتەوە کەواتە ڕووی دەرونیەوە یعنی ئارامت دەکات بە تایبەتی ئەو کەسانەی کەوا تووڕە دەبن دەتوان بڕێ ڕاست هێمنیان دەکاتەوە تووڕەبوونەکەی دێتە خوارێ یان ئەو کەسانەی کە ماندوون ئەو کەسانی کە زۆر ماندوون کە زۆر شەکەتن کاریان کردێ لە کارکردن هاتوونەتەوە وابزانم بە
زۆرێک لەو دەتەنێت لە کات ئیشکردنیش کوپەچی قاوەکان زۆر کەس دەبینی لە کاتی ئیشکردن یا لە نووسنگەی خۆیتی یا چایان قاوە دەخواتەوە کە بۆیە ئەو شتێکی باش تایبەتی مەتەن سایقە دەبینی خەوی دێتن هەتا تووشی بە مشکل نەبێتن قاوەگیان چایش دەخواتەوە یان تەڵەبەیە دەبێتن زیاتر بخین باسکرد بخۆینتن یان ئەوانەی گەشتی زۆر دەکەن دانی وەختەکان نەڕوا جێژ وێژ نەبن و خەوارە نەبن دەتانن چایەکیان قاوەش بخۆنەوە لەبەر مادەی کۆفاین تدا کۆفانیش مادەکە نەشاتی ئینسان زیاد دەکات ئاساریشە کاک توریستە دەتوانێت بیخێنە ئەو تورمزانەی تایبەت هەیە بۆ قاوە و بۆ چایە دەتوانی لە ڕێگا دوورەکانە ئەگەر ڕژنەوەستی دەتوانی ناوینە بکەیت و بیخۆیتەوە کەواتە شتێکی ساک طبعا چایە سوودی گەلە زۆرە چایە و قاوە زۆر لێک دەچن و بێتە وەختەکەمان بەشمان بکات قاوەشت طبعا چایە لە بۆ هەناسە تەنجی زۆر زۆر باش چۆ مادەش تێدایە نەفەس ئینسانی باش دەکە پێدەن تیۆفلین دکتۆرەکان دەزانێتەکانەوە دەکاتن کۆلسترۆلی کەم دەکاتن چونکە ئاوی زۆر تێدایە میزی باش دێتە خوای ڕەوان دەبی و لۆ بەردی کلیەی باشە و لە بۆ پاکردنەوەی کلیەی باشە میتابۆلیزمی ئینسانی زیاد دەکاتن باسمان کرد ئەی کاکتۆر ئەوانەی کەوا سکیان دەچێت بۆ ئەوانش باش نییە مادەی پێدەن تانیک ئەسید دەبی چایەکەی زۆر تۆغ بیتن زۆر تاریش بی و زۆر کوڵاوی ئەوە ڕاز وابزانم وەکو لە بۆ زگچووی زۆر زۆر باشە دەبم بۆ ڕێکانی خوێنیش فراوان دەکاتن هەناسی خۆش دەکات لە بۆ زگچووی باشە مادەی فلۆریشی کەمەک تێدا لە بۆ ددانی باش ئەگەر زوو دانی خۆ بشواتە ڕژ نەبی ئەوش ئیسفادە لێ دەکاتن و هەروەها شەکری گوتمان کەم دەکاتەوە زەختیش کەم دەکات ئاوی زۆر تێدایە ئینسان ئاوی زۆر بخوا زەخت دێتە خوارێ لەبەرەوەی خوێنشل دەبتەوە ئایا بزانین زیانەکانی چایە چیە طبعا چایە ڕۆژێ حەقتەیە هەتا پێنج چای بخۆی بەڵام خەڵکی خۆمان بە شەکر دەخوا ئەو شەکرە مشکلەیە لە بۆ قەڵەوبوون و لە بۆ سوکەری بۆیە چایە بە تاڵی بخۆی خۆت فێرکەی باشترە زۆر زۆر باشترە چایە لە کاتی حمل لە کاتی دووجانی زۆر باش نییە ئەو مادە کۆفاینە پاشمان کە دەی خۆی مەگنیسیۆم و حەدیدی بۆیە زیاتر فۆلیک ئەسید بۆ ئەوانەی پزیشکەکانی ئافرەتان زیاتر بۆ دووجیانەکان دەنووسن هەر دیارە بۆی قەرەبووی ئەوە بکاتەوە بەڕاستی پێی ناکرێ ئەوانە کۆنتترۆل بکە بۆیە زیاتر ئەوەی بۆیان دەنووسێت زۆر زوانە طبعا چایە قەبزی زیاد دەکە ئەگەر زۆری بخۆی لێ گوتمە لە بۆ زگچووی باشە بەڵێ وەترشی مەعدەش زیاد دەکە ئاگامە لەوی زۆری بخۆی بەتابەتی چایەکە زۆر ڕەشبی زۆر تۆغبی لۆ مەعدی خاصن کە زۆر گەرمیش بیتن پێم خۆشە ئەوە ترشی مەعدەی زیاد دەکە لەو خەڵک لەوەی تو بێزکە خەڵکانێک هەیە ئەگە چایەکە ئەوەندە زۆر ڕەش نەبێ ئەوەندە زۆر ینی خەست نەبێ بەڕاستی یان زۆر نەخۆڵێ بەڕاستی من ئەو زۆر چایان پێخۆشە نە مامناوەند بێ وە نێری زۆر بکوڕێ یەکسەر بکوێن دێم بدا خۆ دێم بڵێ ئین زیاتی بکەی بەڕاستی چایە ئەو کاتە تا خۆش دەبێت زۆر زە لافرەتان تووشان بەدڵ کوتێ دەبیت چۆ کۆفاینی گوتمان زۆر تدایە زۆر جارشێ خوانەخواستە لە مانجیەکەم و دوم سێمەگە چایە و قاوەی زۆر بخۆ لەوانە توش لە بارچوون بیتن زۆر لەو مادەی کۆفاین عەزڵاتەکانی ڕەحمی تەقەڵوس پێ دەکا و لەوانەیە دەبتە لە بارچوون گرژیش دروست دەکات یان دەبێتە وەڵاوەش خراپە شتێکە باش نییە زۆر چاک و هەروەیە لە زەرەرەکانت کە خەوی دەڕەوێنتەوە زۆر زاهێ دەبین خەوت تێکەدا چای بخۆی کەواتە نابێ شەوان دران ینی پێش نووسن بە دوو کاتژمێر پێویستە چ بکە نەقاوە نەسایە نەخواتەوە بۆ ئەوەی تووشی خەوزڕان نەبێ ینی خۆی ئامادەکاتن دوو کاتژمێر پێشتر هیچ نەخواتەوە ئەگەنا خەوەکەی لە تێکەدا چونکە مادەی کالیسیۆمیش کەم دەکا لە ناو خوێن بۆیە ئێسقانەکانمان پێ زەعیف دەبی بەتایبەتی پیرەکان ئەگەر چای زۆر بخۆنەوە ڕاضیشان نەکردبی لەوانەیە بەربنەوە ئێسقانەکانیان ئەی کەواتە بۆوانەی نەخۆشن کاکتۆر چکە بە خۆزانانی نەخۆشی پێویستە پشوو بدا بخەوێ کەواتە چای زۆر نەخواتەوە تا کا لە خەوەکەی ئێواران یەک چای خەفی بخوان دەک زوو بخوا تاخیر نەکاتن باشە زۆر بە قوتیش نەبی ینی کەواتە بۆ بە ساڵە چووکە ئەگە بتوانێت بەس سبەینە و نیوەڕام بخوا پێم باشترە من دەرێم شەوەکان لەوەک هەیە زوو دەنوی نەخواتن باشترە ئەوانەی زەختی چاویان هەیە پێدەن گلۆکۆمە ئاوی ڕەشی پێ دەڵێن ئەوی چای زۆر نەخوات چکە زەختی چاوی زیاد دەکات دەبی ئاگامە لەو خاڵە نەبیتن ئەوانەی مادەی حەدیدیشان کەمە چۆ چای بخۆی مادەی حەدید کەم دەکاتەوە هەندێک کە خێنی کەم دەبێت ینی کەم خۆی باشە دەبی ئاگامان لێ باشترە لە زیاتەوەی شیر بخۆن کاکتۆر باشتر نییە تان شیرەکەی بخۆن ئەی ئەگەر چای و شیر بخۆن ئەو سیە کاک دکتۆر وڵای چاوشی لە ڕوتوبێ بزۆ پێمان پەسەند نییە لە ڕێی پزی چۆ باش نییە چۆ دەچێن چایەکە مەفعولی هەندێک مادەکان لەگە قاوەی لەگە قاوەش هەر سوودی نییە بەڵێ شیر لەگە قاوەی
ئەویش هەروەکو هەماشە نفس پێکات یەک هەمان شتە بەس ئەوەیە کۆفاینەکە زۆر زیاترە زۆر زیاترە ئەدی ئیچایی 25 و 15 ئێوی 35 تا 6 دەڕوە چونکە هەندێک بینیم لە پزیشکەکان تۆ وا قاوە بە خۆتە لە هەندێک چای. پزیشک بینیم بە چایە بە بێشی یا قاوە بە بێشی ناخوا بە تایبەتی وڵاتانی دەرەوە ئەوروپا هەمووی بەکاردێنێن کە دەزانیش ئەو زیانەیەکەوەتە باشە ئێمە فێرنین ئێمە بە زیاد دەخۆن بەخۆی احتمالە قەزیانەوە بێ مەفعولی کافانێکی کەمکەنەوە دیارە بەبەستیان یان حەزیان لێ ڤیتامینەکان یان ئەو مادەکانی ناو شیری هەمووی استفادەی لە بۆی نییە زۆر بیتن قاوەکە لەکە تێکڵاو دەکەن چایەکە تێکڵاو دەکەن هەتا مەفعولی کەمتەوە کەواتە زیانەکانی چێ دڵە کوتێ زیاد دەکە لە بۆ ئافرەتی دووجان زۆر باش نییە توشمان بە قەبزی دەکا ئەگە زۆر تۆ خۆ بیتن توشمان بە ترشی معدەی دەکا ئەگە بێت و چایەکە زۆر خەویش دەبێتن ئەگە بە شەکر بخوا لە بۆ سوکەری خراپە لە بۆ قەڵەوی خراپە خەوی دەڕزێن تووشی خەوزڕان دەبێت لە بۆ ئافرەتی دووجان گوتمان باش نیە لەبەرەوەی تەقەلوسی عەزڵات گرژی عەزڵاتەکانی زیاد دەکاتن ئەوی زەختی چاوی هەیە کەم بخواتن هەتا زەختی چاوی زیاد نەبێتن زۆر چاکە ئەوانە ئەوەندەی کاتەمە باە زیانەکان باشە زۆر باز دەستخۆش بۆ قاوەی تەرخام بکەی باش ئەوزە بەڵێ ئەگە بێ سەر قاوەی بێنە سەر قاوە چونکە قاوەش قاوەش دە خواردنەچی زۆرە طبعاً قاوە پێدرن کۆفی لە ناوی شارێکی هاتیە لە حەبەشەی سوی یەکەم مەزدەری یەمەن کەواتە حەبەشەیە یەمەن حەبەشە بەری حەبەشە ئەو ئەو بەری بەری یەمەن بەحری سوور لەولایە بەڵێ سعودیە حەبەشە لەو بەریە بەڵێ لە بن سوودانیە بن سوودانە شارەکە ناوی کافایە هەر بەو ناوەش ناویان لێ نایە پاشان تیەکە لە ساتی کۆفی ئەنتی چکە دەرەی چاییان قاوە دەخۆیەوە تیەکە چایەکە لەوانەیە لەمە لەکنەمە چایە چای لایوان کلمەکە حتما گۆڕیبمان تیەکە بیتە چایەک و گۆڕای نازانەوە زمانەوانەکان دەزانن بەڵێ قاوە طبعا قاوە لەو کاتی زۆر بەکاریان لەو کەسانەی کە واگەشت و گوزار دەکەن و سەفەر دەکەن و یان ئەوان ئیشیان زۆر لە نووسینگەدا لە نووسینگەدا حەزیان لە چانیە ئەوی دەخۆڕیان حەزیان لە هەردووکە گۆڕان کارێک دەکەن طبعا ئیبن سینا باسی قاوەی کردی پێش 500 ساڵی کەواتە قاوە لە مێژە لە وڵاتی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبووە ئێستا طبعا بەرازیل یەکەم مەزدەری قاوەیە و لەو درەنگ گەیشتە بەرازیل بەڵام ئیهتیمامی زۆر پێدا چکە لەوێ باش گەشە دەکا و برێندە ڕوێتن و بەری زۆر دەگری ئێستا تقریبا بەرازیل و ئەمریکای جنوبی وڵاتەکانی پێشەنگن لە قاوەی لە دەوڵەتی ئیسلامی لە زمانی سوڵتان سەلیم لە ساڵی 1570 بریتی ئەستەمبۆڵ لەوێش دوای چوتە ئیتالیا و دوای چوتە ئەوروپا دوو وڵات زۆر بەناوبانگە لە ئێمە نزیکن تورکیا و ئوردن ئەو بوون و ئەوەی تورکیاش زۆر ئێستا بە قەزوانەکەی زۆر هینیان بەناوبانگە زۆر تورکیا لەو کاتی لە ئەستەمبۆڵ چاندرایە و گرنجا پێدا بەڵێ طبعا لە یەکەم قاوەخانە لە بەرتانیا دروستکرا هە بەناوی کۆفی ئەو لە ساڵی 1600 لە ئەمریکا لە ساڵی نزیکەی 1700 یەکەم قاوەخانە دروستکرا 1700 ینی ئەوش لە مێژە طبعا لە بەرازیل لە 1700 بەڵام ئێستا بوویتە یەکەم وڵات لە جیهان لە قاوەی زۆر نسکافیش لە ساڵی 1900 ئەوش ئەو زۆر پاژوان تقریبا قاوە لەگە چای فەرقی چیە قاوە لە چای بەقوترە چونکە مادەی کۆفاینەکەی تقریبا هەر پیاڵک بەڵێ 65 ملی ڕامیتە زۆرە چایە تقریبا آخر حەدی چایە چلە بەڕای تو بەس ئێوی 65 زۆرە چیەوە کاک دکتۆر یعنی تا چەند کوب پێویستە بخواتەوە چار کوب ڕێگا درراوە یان زیاتر چایە 5 کوب ڕێگە درراوە 5 پیاڵە 5 قاوەش 5 فنجان دەتانی بکاتە 10 فنجانیش بەس دوو هەندەکان نابی بکاتە 10 فنجان بۆ چێن ئەوانەی کە دەتوانیدا بۆ چێن ئەوانەی کە 5 بخۆنەوە ئەوانەی کە پستانی خۆیان هەیە ناتانی لە 3 هەتا 5 تێپەڕ نابی ئەوەی پستانی خۆی نابی لە 5 یعنی کەواتە بەرز دەکاتەوە ئەوە کۆفانەکە گەلە زۆرە ئەوەی بەخۆی نەخۆشی دڵەکوتێ هەیە بۆیش نابیت ئەوی بەخۆی خەوی مەزبوط نییە خەوی بەخۆی تێک چووە ئەوەش خراتی دەکات قاوە ئەگە زۆری بخەوێەوە چالاکی جنسی کەم دەکاتەوە ئەو کەوات ئەوەش ئەگان لە خۆبی وەکو هینەکە بوو لە چەرەزادەکە شەمسەکە بۆ نەخۆشی پەرکە نابی ئەوەی کۆسەرعی هەیە پێدەن سەر پێدەن شەمڕاست بەعەرەبی سەر ئیپیلێپسی پێدرن خودار کۆفانی زۆر لەوانەیە خۆکەی زووتر دەکات و سەری زیاتر دەکرێت ئەوی پستانی ناوچاوی خۆیان پێدرن ئاوی ڕەش نایی بخواتەوە زۆرکە ئەو کەسانەی کەوا بخۆیان میزی ڕناگرن پرۆستاتیان تەواو نییە
چکە چای و قاوە نەشاتی لێ زیاد دەکات. زۆر ئەوانەی تەمەن گەورەکان و ئەوانەی تووشی پرۆستات چەند بخوا زیاتر میز دەکات زیاتر بێتاقەت دەبێت هەر هەستی میزێ بکات ڕاستەکەی هەرچیان مدەڕرن ڕاستەکەی مادەی ئەوان یعنی ئەو لە سێ زیاتر نەبێ دەتوانێت سێ ئەوەی نەخۆشی گەدەشی هەیە ئەویش بۆچی چای ئەگە خواردی بکەم بخوا زۆر گەرمیش نەبێتنەوە گەدەی بینیمە کاکتۆر ئەوەی کە گەدە دیارە هەندێک کەسەیە گەدەی ناتوانێت بەرگە ناگری هەیەک دەڕشێتەوە دەرێ ناتوانم بەس سوودیشی زۆرە سوودەکەی زۆرترە بیخۆیەوە نەگنەی خۆیەوە وەنیە لە ڕووی پزیشەوە یعنی من هەندێک پزیشکم بینیوە پێی سەیرەکانی کەس دەرێ من ناتان بخۆمەوە دەرێ پێویستە خۆت ڕابێنی فێربی چکە لەبەر سوودەکانی زۆرە یعنی سوودەکانی زیاتر لە زیاترانی بخوا لە دوای نان هەتا مەعدەی پێنێشیتن لە دوای نان یاوە جەناب گوڵ لەگە شیر بخواتن شیر لە مەعدەی زۆر باشە ڕای دەهێنێ شیر لە بۆ مەعدەی زۆر باشە و طبعا پێکاتەی قاوە لەگە چای فەرقی زۆرە قاوە هەندێک چەوری تێدا هەیە قاوە کە دەست دێ هەندێک تەماشای دەکەی ئەست پێ دەکەی کۆفاینەکەی زۆر زیاترە و ترشی تانیک ئەسید گوتمان ئەوکە لە بۆ زوکتی باش تانیک ئەسید کە چاوی قاوە هەیە ئەگە زۆری بخۆی دەبتە قەبزیتە ئاگامە لێ بیتن شەکر و پرۆتینی زۆر کەم تێدا هەیە چایە ئەوانە زۆر مشکلمان بۆ سوکەری مکەرینی بە لەگە شەکرتیانە بەس خەڵکی خۆمان قاوەش بە شەکر دەخوا ڕاستەکە هەیە بە حەزانشتی خۆی قاوە کە گوتت کاک دکتۆر کە درێ قاوە یعنی دەبی تاڵبی پێم سەیرە یعنی لای من کە دەسن شەکری تێ دەکەن هەیە شەکری ئەگە زۆریش نەبێ دەبی هەز بە شینەکە بکە بەس بەڕاستی پێی ناوتێ قاوە کە شەکر تێکرد طبعا ساڵاکی مێشک زیاد دەکات لە بۆ سەرما لە بۆ هەڵامەت باشە لە بۆ کۆکە و بەڵغەم باشە ئەگە لەگە حەبی ئەسپرین و پرۆفین بی خۆی ئازاری چۆک و مۆکدوانە کەم دەکاتەوە زۆر باشە کردداری گورچی لە زیاد دەکاتن چای و قاوەگە زۆری بخۆی و بەردی گورچی لە و بەردی کلیەی باشە چکووە ئاوی زۆر لەگە دەخۆی و خۆشی ئاوی تێدا هەیە چێشی کەم دەکاتەوە چکە کۆلیسترۆلی تێدانە ئوشتانی تێدانە سووری خوێنی زیاد دەکاتن و بەڵام لێدانی دڵ زیاد دەکە گوتمان ئەوانی کە دڵکتوی هەیە یا زەختی هەیە دەبی کەم بەکاربێنێ هەتا چەند ڕێگەمان هەیە قاوە بخۆن زیانیشمان لە بۆ نەبی یەک فنجانەتە سێ فنجان زۆر احتیادیە ئەولانە ئاسایەکەی بەڵێ هەتا پێنج فنجانیش بی مشکلەمان نییە بەڵام آخر حەدی دە فنجانە چونکە لە دەی تێپەڕی 100% تووشی بۆ مزعفەتان دەکەم کەواتە تۆ باسی دەیەکەم مەکە دەیەکە بۆ کەسێکە زۆر کە هیچی نەبێ گەنج بێ تەندروستی زۆر باش بێ ئەوە بەدەگمەن بەس هەتا پێنجەکەی بەسە بووە 6 و 7 هێلی سوورە ئەنی بەلای منەوە بۆ ئێمە پێنجەکە زۆر باش پێنجەکە باشە بۆ ئێمە وەکو کوردەواری پێم باشە لە گەر پێنجەکە بین و ئەوانەی کە خۆشیان هەیە کە دەرەی ئیدڵە کوتێ و شەکرەیان هەیە هەسەیەکە باشە ینی بۆ تەمەنی گەورەکان بە تایبەتی ئەوانی زوو دەنون یان ئەوانەی کە خەوزرانیان هەیە بۆی خەوەکەیان تێک نەچێ واروە بۆ ژنیش ئەوانەی دوو ژیانەکان گوتت لەوانەیە چاوی قاوە زۆر بخۆن باش نییە باش نییە متەکدم کە باش نییە بەخۆی احتمال زەختی زیاد دەبی لە کاتی دووجانی ئەو زیاد دەکات لە قوتەی دەگریت لە قوتەیەکە پێ زیاد دەبێت کەواتە لەوانەیە گرژی بۆ سێق سێزانی گچکتان بخۆ بۆ خەڵکەکەی تر بەڕوونی بخۆی احتیادی و کۆفانەکەی کەم دەبڕاست تەمە لاعیبەکانی زۆر زار قاوەی دەخۆن لە پێش ڕاضە بۆی سالاک بن و خەویان نییە و فیفا ڕێگەی داوە کە بخۆن بەڵام فحسیان لە بۆ دەکەن لە میز فاسیان لە دەکەن ئەگە دیتیان ڕێژەی کۆفاین لە میزی لە 12 تێپەڕی معنەیە قاوە منەشتی زۆر خواردیە ڕێگەی نادەن ئەو ریاضەی ئەوجا باشترین شت کار دکتۆر مرۆ پێویستە ساڵانە 6 مانگ جارێک یان ساڵی جارێک پشکنێکی گشتی بک بۆ خۆی خۆکارە و پشتینە گشتێت کرد تۆ هەموو شتەکانی خۆت دەزانی بە پێی ئەو پشکنینە اینجا وەرە تۆ قاوە بخۆ چاوە بخۆ میوە بخۆ سەوزە بخۆ برنج بخۆ ساوار بخۆ بەڵام چییە هەمووی کە دوای پشکنینەکە زانی لە ڕادی خۆ نەچێت دەرەوە چۆن لە هەموو ئەڵلقەکان بەڕێزت ئاماژت بۆ دەکرد زیێدەڕۆیی نەکەی هەر شتێک زیێدەڕۆیت کرد باور بکە لە قسەکردن زیێدەڕۆیت کرد لە دانیشتن لە ڕۆیشتن لا شتێک بە زیان لەسەری دەکەوێتەوە بۆیە ینی هیوادارم بینەرانی ئازیز بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز تەنها بە پێی ئەو ڕێنمایە پزیشکانە بە شێوکی زانستی کە جوان خستە ڕوو هیوادارین چکە بە خۆدزانین لە مانجی ڕەمەزان لە باتی سێژەم دەبێتە دووژەم کەواتە دەبێت تۆ لەو دوو ژەمەی بزانی کەی دەیخۆیت گوتمان نابێ لەو کاتانە بێ کار لە خەوت بکە نابێ ئەوانەی کەوا تەمەنیان گەورەی و دڵە کوتیان هەیە ئەوانەی دووژیانن کەواتە خۆی هەر تاشێک بە خۆی دەزانێت لە چ کاتێک بۆ خۆی گونجاوە ئێمە ناین بۆ دیاریکەین هیوادارم ئەڵلقەی ئەم ڕۆژمان
زۆر سوودی هەبوو بێ بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەران و لە خدای پەروەردگار دەپارڕینەوە خوا ڕۆژەوی ئەم ڕۆژی لە ئێوەی وەرگرت بێ تا ئەلقەیەشی تر و بەرنامەیەشی تر بەخواتان دەسپێنین خواتان لەگەر ئاشتی خواتان لەسەر بێ هەر شاد و سەرفراز بن.